خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەش دەکەین. ئەگەرچی ناوچەکە بە دۆخێکی هەستیاردا تێدەپەڕێ و خەڵکی هەرێمی کوردستان شایەدی کۆمەڵێک ڕووداوی مەترسیداری جەنگی ئەمریکا و ئیسرائیل بەرامبەر بە ئێران بوون. وەرێمی کوردستانیش پرشتی شەڕەکەی بەرکەوت و ژمارەیە قوربانی لێکەوتەوە، بەڵام ناکۆچی سیاسی و ئاڵۆزی سیاسی و هەندێک لێ دوان و پەلاماری مێدیایی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بە جۆرێک نیگەران کردووە بۆ بەلاڕێدابردنی ڕاستیەکان. پارتی دموکراتی کوردستان ئەگەرچی لە ئێستادا حکوومەت و سەرۆکایەتی هەرێم و زۆربەی وەزارەتەکانی لە حکوومەتی کاربڕێکەردا بەدەستەوەیە، بەڵام وەها مامەڵە دەکات یان وەها باز دەکات بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستاندا کە زوڵمی لێکرابێت. لە کاتێکدا وەکو یەکێتیەکان دەڵێن یان وەکو چاودێرانی سیاسی دەڵێن ئەوە خۆیان خستۆتە گۆشەیەکی کەنارگیرەوە بۆ ئەوەی خۆیان قفڵ کردووە. بەڵام لە بەرامبەر ئەوەدا هەڵمەتێکی مێدیایی تۆمەت ئاسا و بوختان ئاسایان لەسەر سلێمانی و یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێ کردووە. نازانین بۆچی بە جۆرێک کە هەندێک جار ڕەنگە ڕۆژنامەنووسەکانیان گەرمتر بن لە سیاسیەکانیان وەکوی ڕادەست پێدێن و باشکرا هەست بە دوو هێڵی جیا لە ناو پارتی دموکراتی کوردستاندا دەکەیت بۆ قسەکردن لەسەر کۆی ئاڵۆزیەکانی عێراق و ناوچەکە و هەرێمی کوردستان و ئەو گرژانەشی کە هەیە لەگەڵ بەڕێز لوقمان وەردی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ دەکەین. بەڕێزیان بۆ سوپاسەوە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. بەڕێز کاک لوقمان، ئەم کاتت باش، سوپاس بۆ بەشداریت لە پانۆرامادا. سەرتامەوێ بڵێم بەڕاستی ینی هەڵسەنگاندنی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەو جەنگەی چەند ڕۆژە و کە ئێستا قسەی ئاشتی هەیە و مەترسی شەڕیش هەیە و بە تایبەتیش پاراستنی هەرێمی کوردستان ینی لای یەکێتی نیشتیمانی کوردستان چی دەگەێنێت؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، سڵاو لە بینەرانی ئازیز، سڵاو لێەوە. لە ڕاستیدا شەڕێک ناوچەکەی گرتوتەوە کە هەر لە بیدایەتی دەستپێکردنی شەڕەکەدا دید و تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگای ڕاگەیاندراوی سەرۆک بافەڵ جەلال تاڵەبانیەوە ڕاگەیاندرا کە ئێمە لەگەڵ چارەسەرکردنی ئاشتیانەی کێشەکەین و هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک بەشێک نییە لە کێشە، بەڵکو هەوڵەدا بەشێک بی لە چارەسەر ئەوەی کە پێی بکرێت. بۆیە ئێمە بە جۆرێک هاوسەنجی ڕاگیرا لە نێوان لایەنە شەڕکەرەکان و هەرێمی کوردستان هەوڵدرا پاراسترم. پێم وایە ئەمە سیاسەتێکی واقع بینانە و ڕاست و دروست بوو. هەرێمی کوردستان زیاتر لە 750,000 کیلۆمەتر هاوسنوورە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران، لەگەڵ ئەوەی کە شەڕێکی سەخت ڕوویدا لە نێوان وڵاتی ئەمریکا و ئێران و ئیسرائیل، بەڵام بەراورد بەوەی کە سیاسەتێکی باش لە هەرێمی کوردستان پێڕەوکرا لەسەروی هەمویانەوە دید و تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان و پەیوەندیەکانی سەرۆک باڵفەڵ و ڕۆڵی سەرۆک باڵفەڵ لە پاراستنی هەرێمی کوردستان ڕۆڵێکی کەورە و کاریگەر بوو. بەگشتی ئەتوانم بڵێم تا ئێستا هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی کەوا ئێمە وڵاتێکی هاوسین لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا ڕاستە پریشتی شەڕەکە بەرێمە کەوتووە، ڕاستە بە ناحەق و بە ناڕەوا بە درۆن پەلاماری وڵاتەکەمان و هەرێمی کوردستان دراوە ژمارەیەک هاوڵاتی بەبێتاوانی شەهید بوون. سڵاو بۆ ڕۆحی شەهیدە سەربەرزەکان. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەتوانم بڵێم لەسەر ئەو شەڕە گەورەیە تا ئێستا هەرێمی کوردستان بە زۆرێک لە جۆرەکان پارێزراو بووە و لە داهاتووشدا هەوڵەدە هەرێمی کوردستان بەشێک بیت لە چارەسەر نەک بەشێک بی لە لایەنە شەڕکەرەکان. بۆی هەرێمی کوردستان وڵاتێکە ئێمە خەریکی کاروباری وڵاتی خۆمانی ومانەوێت باشترین پەیوەندیمان لەگەڵ هاوسەکانمان هەبی لەسەر ئەساسی ڕێزگرتن لە یەکتری. بۆیە بە هەرگیز هەرێمی کوردستان بەشێک نییە لەم ناکۆچی ململانی کە لە ناوچەکە ڕووەدا. باشە، یەکێتی نیشتیمانی کوردستان بەتایبەت لەسەر هیچ هێز و لایەنێکە یان لایەنداری دەکات یان لایەنداری کردووە لە ژێربەژێر بێیان لە ئاشکرا؟ نایەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتێک پێڕەوەکە، سیاسەتێکی ڕوون و ڕەوان و ڕوون و ڕاشکاوە و هیچ پەیوەندی ژێربەژێرمان نییە و پەیوەندیەکانمان هەموو ڕوونن. ئەوەی ئێمە مەبەستمان بۆ پاراستنی میلەتەکەمان بووە، سەرکردایەتی سەرۆک و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان
لە مەدان دابووینەوە بە دیاریکراوی خۆتان ڕۆڵی سەرۆک بافڵ و کاقوبا تاالبانیتان بینی لە ماوەی ڕابردوودا کە هەوڵیان داوە لە ناو میلەتەکەی خۆیان بن و هەوڵیان داوە میلەتەکەی خۆمان بپارێزین و ئێمە هیچ پەیوەندیەکی ژێر بەژێریمانیەوە پێویستیشمان بە هیچ پەیوەندی چی ژێر بەژێری نییە وەکو باسم کرد سیاست و پەیوەندیکردن لە پێناوی پاراستنی میلەتەکەمانە و سیاستێکی شەفاف و ڕوون پەیڕەوکراوە ئەوەی ئێمامانەوەی خزمەتی میلەتەکەمان بکەین و وڵاتی خۆمان بپارێزین خەڵکی خۆمان لەو شەڕ و ئاشوبانە بپارێزی بۆیە نەپەیوەندی ژێر بەژێری هەیە نەپێویستیمان بە پەیوەندی ژێر بەژێری هەیە و پەیوەندیانەی کە هەنا هەمووی بە ڕوون و ڕاشکاوی بۆ هاوڵاتیان و بۆ خەڵکی کوردستان خراوەتە باشە وجودی یەکێتی بە تایبەت سەرۆکێکی نیشتیمانی کوردستان سەرۆک بافڵ لە بەغدا زۆرە بە ئێستاشەوە کە قسەی تێدا دەکەین سەرۆک بافڵ لە بەغدایە ئەم هەموو گرنجیدانە بە بەغدا لە لایەنێکی نیشتیمانی کوردستانەوە بۆ بەڕێزکار لوقمان وڵا ئێمە ساڵانێکە ڕامان گەیاندووە کە قوڵای استراتیزی هەرێمی کوردستان بەغدایە و کێشەکانمان ئێمە دەستورێکمان نووسیوەتەوە خۆمان مشارەکەمان کردووە مافەکانی خەڵکی کوردستان لەو دەستورە جێگیر کراوە و ئێمە ئەبێ شەڕی جێبەجێکردنی دا و داخوازەکانی خەڵکی کوردستان لە بەغدا بکەین هەر بۆیەشە لەسەر هەمان ڕێچکە و ڕێباز و تێڕوانینی سەرۆک مام جەلال سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی باشترین پەیوەندی لەگەڵ تەواوی هێزە سیاسیەکانی عێراق دروست کردووە بۆی بتوانین دەستەبەری مافەکانی خەڵکی کوردستان بکەین بۆی بتوانین ئارامی ئۆقرەی لە وڵاتەکەمان دەستەبەر بکەین بۆی بتوانین ڕوبەڕووی ئەو ئالنگاریانە بینەوە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەدەستیەوە ئەناڵێنن لە پێناوی سەقامگیری دارایی و سیاسی لە هەرێمی کوردستان ئێمە پێمان وایە قوڵایی استراتیژی هەرێمی کوردستان بەغدایە بۆیەشە باشترین پەیوەندی لەسەر ئاستی هێزە عێراقیەکان لە بەغدایە من پێم وایە ئەمەش سیاسەتە ڕاست و دروستەکە یەکێتی نیشتیمانی کوردستان کاک لوقمان تەنها پەیوەندی لە ناو عێراقا لایەنە عێراقیەکانە تەنها لەگەڵ ئەو لایەنانە هەیە کە لە ئێران نزیکن ئێوە لەبەرەی ئێرانی حسابن بۆیە لەگەڵ ئەو لایەنانەی شیعە پەیوەندیتان باشە ناوچ پەیوەندی بە ئێران و بە هیچ وڵاتێکەوە نییە ئێمە لە وڵاتێکی ناوی عێراقا ئێمەش هەرێمێکین هەرێمی کوردستان هەرێمیشی دەستورین لە چوارچێوەی دەوڵەتی عێراقدا بۆیە بێ باشترین پەیوەندیمان لەگەڵ کۆی هێزە لایەنە سیاسی عێراقەکان هەبێ و لەگەڵ وڵاتانی دەرودراوسێش لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ سووریا لەگەڵ وڵاتانی تریش کە هاوسەی هەرێمی کوردستانن و لەگەڵ وڵاتانی هاوپەیمانان لەسەروی هەمێنە لەگەڵ ئەمریکا ئەبێ باشترین پەیوەندی و لەگەڵ فەڕەنسا لەگەڵ بەریتانیا لەگەڵ هەموو وڵاتانە باشترین پەیوەندی دروستکەین لە پێناوی مەسلحەتی میلەتەکەمان پەیوەندی بەوە نییە هێزە عێراقیەکان لە چ وڵاتێکەوە نزیکن و لە شێو خۆ دەزانێ عێراق وڵاتێکی فرە پێکاتەیە و فرە مەزهەب و بیر و باوەڕە و دۆستی ئێرانیشی لێ و دۆستی وڵاتی تورکیای لێ و دۆستی وڵاتەکانی کەنداویشی لێەوە بێمە پەیوەندیمان لەگەڵ هەموو هێزە سیاسەکان بە شیعە و بە سوننە و بە هەموو پێکاتە جیاوازەکان هەیە و ئەمەش ڕەنجی داوەتەوە لە سیاسەتە ڕاست و ڕەوانەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە پێمان وایە بڕوامان بە پێکەوە ژیان هەیە ئەم سیاسەتە سیاسەتێکە بناغەکەی سەرۆک مام جەلال دایناو ئێستا ئێمە درێژەی پێ ئەدەین بۆیە ڕێگا دروستەکەوەیە کە ئێمە بتوانین یەکتری قبول بکەین و پەیوەندی باشمان لەگەڵ یەکەی و قودرە و توانای ئەومان هەبێت جیاوازیەکانمان تێبپەڕێنین و بەرامبەرەکانمان قبول بکەین لە پێناوی چی لە پێناوی مەسلحەتی میلەتەکەمان لە پێناوی بتوانین لە وڵاتێکدا بەیەکەوە بژین خۆیمە ناتوانین هەموو خەڵک ئیزبارکەین وەکو ئێمە بیر بکاتەوە بەڵام ئەبێ بواری ئەوە بێ هەمومان بەیەکەوە جیاوازەکانی یەکتری قبول بکەین و بەیەکەوە بژین لە وڵاتێکدا کە ناوی عێراق و ئێمەش هەرێمێکی دەستورین لە چوارچێوەی دەوڵەتی عێراقدا کە بەشی زۆری ماف و دا و داخوازەکانی هەرێمی کوردستان بڕۆ لە بەغدایە لەسەر هەموویان بابەتی موچە و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بۆیە ڕێگا دروستەکە ئەوەیە کە باشترین پەیوەندیمان لەگەڵ هێزە عێراقیەکانە بێ خۆشبەختانە لە ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانم بڵێم وەکو تاکە هێزێک لەسەر گۆڕەپانی سیاسی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقیش باشترین پەیوەندی دروست کردووە ئەم پەیوەندیانە پەیوەندی ڕوونن پەیوەندی ئاشکران پەیوەندین لە پێناوی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستان بەڵێ لا مەسلەی ئەو بردومان و درۆن بارانکردنی هەرێمی کوردستان ئاشکرایە کە هەندێک لە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران لێرن هی ڕۆژهەڵاتی کوردستان لێرن بەشێکیان شەهید بوون لەماوەی ڕابردوودا نیگەرانیە کە بوو واوێ ناکرا بە تایبەتی لەلایەن مێدیای پارتی دموکراتی کوردستانەوە کە یەکێتی ڕێگر بێ لەوەی کە مەسەلەن گرنگی بە شەهیدەکان نەدرێ بە بریندارەکان نەدرێ بە جۆرێک لە جۆرەکان تەنها خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانیشیان نیگەران کرد قسەی ئێوە لەسەر ئەم بابەتە چیە بەڕێز کاک لوقمان مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان هێندە شانازی بەخۆی و ئەکا لە پشتیوانیکردنی براکانمان لە ڕۆژهەڵات و
لە باکوور و لە ڕۆژاوای کوردستان کە شانازیە چی ێزگار گەورەیە دڵۆ پێ خوێنێک لە کوردێک لە هەر پارچەیەکی کوردستان بڕژێ ئێمە بە گەورەترین ئازار بە جەستەی یەکێتی نیشتیمانی کوردستان واگە ئەمانە خوشک و برای ئێمەن بۆیە ئێمە بەو پەڕی نیگەرانی قوڵەوە پێمان وایە ئەم بۆمبارانکردنە و ئەم دەست درێژیە بۆ سەرخاچی هەرێمی کوردستان هیچ ڕەوایەتێکی نییە و هیچ پاساوێکی نییە بۆ ئێمە دڵمان لەگەڵ خوشک و براکانمانە لە ڕۆژهەڵات لە باکوور لە ڕۆژاوای کوردستان لە بیرمان نەچێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بۆ دەستەبەرکردنی مافەکانی براکانمان لە باکووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان خوێنمان لەگەڵ یەکتری تێکەڵاو بووە و ئێمە پشتیوانی براکانەوە لەگەڵ ئەوش بووینە کێشەی براکانمان لە ڕۆژهەڵات لە باکوور و لە ڕۆژاواش بە ڕێگای ئاشتی و دیالۆگ لە وڵاتەکانی خۆیان چارەسەر بکرێت ئەو تۆمەتانێک کە ئەبەخشرێتەوە ئاراستەی سلێمانی و بەڵاستی ینی با بەشێکیان تۆمەتی بێبنەمان و بەشێکیان ئەگەر کەم تەرخەمی هەیە بێگومانە بێلایەنە پەیوەندیدارەکان بە دوواداچوونی ئیزراعاتی جددیەکەنەما هیچ پەیوەندی بە فەلسەفە و تێڕوانینی هێزێکی سیاسی شۆڕژێڕی نیشتیمانی وەک یەکێتی نیشتیمانی کوردستان نییە بەعکسەوە ئێمە ئازارمان پێ ئەگەوە وەمە لەگەڵ ئازاری خوشک و براکانمانی بیرتان نەچێ بناغەی ئاشتی ساڵی 93 لە سووریا لە باکووری کوردستان چێداینە مامزەلال لە سەردەمی ئۆزالداینە یەکەم ئاگربەست ساڵی 93 لە سەردەستی مامزەلالەوەکرا لە باکووری لە ڕۆژاوای کوردستان کاتێک کە خوشک و براکانمان لیان قەوما چێ لە پەیوەندیەکانی لەگەڵ هاوپەیمانان بۆ دروستکردن و چێ لە ئاسمانەوە سەرچی بۆ فڕدان و چێ پشتیوانی کردن و هێزی چێ و پشتیوانیان بوو دژە تیرۆری یەکێتی نیشتیمانی کوردستان لازال تەواجودی هەیە لە مەشق و ڕاهێنان پێکردنی هێزەکانی هێز خوشک و براکانمان لە ڕۆژاوای کوردستان بۆیە ئێمە هێزێکین بە تۆمەتی چەند فەیسبووکوان و سۆشیال میدیایەک من پێم وایە یەکێتی زۆر لەوە گەورەترە هەر ئەسڵان ئەم بابەتە بابەتی باسکردن نیە یەکێتی زۆر هێزێکە لە پێناوی خوشک و براکانمان لە پێشی هەمویانەوە لە ڕۆژهەڵات خوێنی داوە و ئێمە بە هەمان نەفەس پشتیوانی لە خوشک و براکانمانەکەن لە هەر پارچەیەکی کوردستان بێ و یەکێتی خەباتەکە بۆ دەستەبەردیکردنی مافەکانیان بە ڕێگای ئاشتی لە هەر کونج و کەلەبەرێکی نیشتیمان بێ لە ڕۆژهەڵات بێ لە باکوور بێ لە ڕۆژاوا بێ بۆیە لە هیچ هێزێک قبوڵ ناکەین کە لافی نیشتیمان فرۆشی و کوردایەتی بەسەرێمە لێبدا لە بابەتی کوردایەتی لە بابەتی قوربانیدان لە پێناوی نیشتیمان و خاچی پیرۆزی کوردستان لە پێناوی پشتیوانیکردن لە خەباتی ڕزگاری خوازی گەلەکەمان لە هەموو پارچەکانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێشەوە یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی سەروەتێکی هێندە گەورەیە کە ببرای ئێمە شانازی پێواکە باشە بەڵام هەست ناکەی مەسەلەن ئاوا بە ئامانجگرتن ئەمە ڕاستە شایانی باسکردن نیە بەڵام مەترسیش دروست دەکات تەنانەت لەسەر خەڵکی کوردستانیش ڕەنگە هەندێک تەحەفوز هەبێ هەندێک ڕێکاری ئیداری و یاسایی و تەنانەت خۆپارێزی هەبێ وا پێویستکە لەم دۆخەدا کە خەڵکی دیکە نەبێتە قوربانی بەو مانایە کە یەکێتی پێی خۆش بێ کە بەداخەوە کەسێک شەهید بوو بێت ئاماژەم پێدانی ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کە یەکێتی و یەکریزی خەڵکی کوردستان و هێزە سیاسەکان پتەوتر بکەین ڕۆژی وەیە کە دەست لە ناودەستی یەک بنین ڕۆژی وەیە کە پشتیوانی لێ بکەین شەقام و خەڵکی کوردستان ئەمەیەوێ بەشێکیان کە خۆیان تەرخان کردو بۆ نانەوەی دووبەرەچی بۆ قوڵکردنەوەی برینەکان بۆ زیاتر تەخوینکردن بۆ هۆریشکردن بۆ دانەوەی ئاژاوە و جیاوازی لە نێوان شار و شارۆچکەکان من دەم وایە ئەمانە دەستێکی تێکدەرن و ئەبێ ڕێگریان لێ بکرێت و ئەبێ سنوورێکیان بۆ دابدرێت باشە کاک لوقمان حملەیەکی یان هەڵمەتێکی مێدیایی تونت لەلایەن پارتی دموکراتی کوردستان و مێدیا سێبەرەکانی و تەنانەت هەندێک لە خەڵکی دیکەش ئەجوڵێندرێ و ئۆروژێندرێ بەرامبەر بە خودی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی کاقوبا تاڵەبانیش قسەی ئەوە بۆ ئەوە چییە ینی بۆچی ئەو هەڵمەتە مێدیایە توندە لەسەر سەرۆکی یەکێتی و بە تایبەتیش مەسەلەن کاقوباد و یەکێتی بەگشتی من ڕای خەڵکی کوردستان و ڕای شەقامت پێڵێ ئەو تێڕوانی نیەچێتی نیشتیمانی کوردستانیش لەو بارەیە ناوچەکە بە قۆناغێکی سەخت بە شەڕێکی قوڕزدا تێ ئەپەڕێ و ئەگەرەکانی شەڕیش لایەزال کراون ڕاستە شەڕەکە وەستاوە بەڵام لایەزال کراون خەڵکی کوردستان چی ئەوێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان چیانەوێ و چاوەڕێی چی بوون لە سەرکردایەتی سیاسی کوردی یان هێز و لایەنە سیاسیەکان پێمان وایە لە ڕۆژگارێکدا کە خەتەر لەسەر وڵاتەکەمان هەیە ئەبێ ئێمە دەست لەسەر برینەکانمان دابنەی یەکتری قبول بکەین
یەکێتی و یەکریزی خەڵکو و هێزە سیاسیەکان پتەوتر بکەین بۆی بتوانین بەرەنگاری ئەم دۆخە سەختە ببینەوە. سەرباری ئەوەی کە دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕووی بار و گوزەران خواردن و کەلوپەل و پێداویستی ژیانی ڕۆژانە گران بووە، خەڵک چاوی لەوێ حکوومەتی هەرێمی کوردستان و هێزە لایەن سیاسەکان لاپەڕێکی تازە لە پەیوەندیەکان هەڵدەنەوە بەداخەوە کە ئەمە نەکڕووی نەدا، بەڵکو پێچاوانەوەی ئەمە بینین هێرشێکی میدیایی دۆخێکی ناسەقامگیر لە هەرێمی کوردستان خوڵقاوە تۆمەتە بەخشرێتەوە. ئێمە پێویستیمان بەوە نییە لە ڕێگای میدیا و لە ڕێگەی شاشەی کەناڵی کورساتی ئازیزەوە دیفاع و پارێزگاری لە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەیت. سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاراکتەرێکی گەورە و دیارە لەسەر گۆڕەپانی سیاسی لە هەرێمی کوردستان و عێراقدا. سیاسەتێکی ڕاست و ڕەوانەکە و بە شەفافی سیاسەتەکە و لە ناو خەڵکی خۆیەتی و لە پێناو خەڵکی خۆی وەکو باسەکەین. ئێستا کە من تۆ قساکەین لە بەغدایە بۆچی بۆی هاوکار بێ بۆ پێکێنانی کابینەی تازای حکوومەتی عێراقی، بۆی هەوڵدەین ئێمە لەو قۆناغە سەختەی داراییە کە هەرێمی کوردستان تا تێدا هەیە دەرچین. ئێمە چاومان لابوو لێبوو لێت ناشارمەوە تەڕەفی بەرامبەریش بە هەمان نەفەس بێتە پێش. ئەگەر قەول بێت هێزێکی سیاسی لە شەڕی سەرۆک کۆمار سەرکەوتوو نەبوو بێ نابێ بە تێکدانی دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان وەڵام دەرەوە بێت. ئەگەر قەول بێ سیاسەتەکەی لە ناوچە دابڕێنراوەکان لە کەرکووک لە مووسڵ لە ناوچەکانی تر بەپێی ئاراستەی سیاسەتی هێزێکی سیاسی دیاریکراو نەبوو بێت، خواستەکانی نەهات بنەدی، نابێت دۆخی هەرێمی کوردستان تێکدا و بە کەیفی خۆی یاری بە مقدساتی خەڵکی کوردستان بکە و دۆخێکی ناسەقامگیری سیاسی دڵاوڕاوچێ ئیزافە بکە بۆ خەڵکی کوردستان کە خەڵک هەمووی دەستی لەسەر دڵیەتی لەسەر ئەم دۆخی لە سیاسی لە هەرێمی کوردستانەیە. بۆیە هەرگیز و هەرگیز سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکام گیر نییە لەگەڵ ئەم دۆخە. ئێمە بەدوورین لەمە، ئێمە بەریئین لەو شەڕ زوێنەی کە ئەمڕۆ لە سوۆسیال میدیا ئەکرێ، لەو تەخوینکردنە و تۆمەت بەخشینەوەی کە ئەکرێ. هەرگیز نە پلانمان بۆ هەیە نە بەرنامەمان بۆ وە دژینی وە خواستیشمان نیە ئەسڵەن ئەمە لە هەرێمی کوردستاندا ڕوو بدا و ئەمە پێمان وا بووە ئەزموونەکانی ڕابردوو کاتێک کە هەلومەرزێکی تایبەت داهاتە پێش ئەبێ مامزەلالانە سیاست بکەن هێزە سیاسەکانی تریش لە مامزەلالەوە فێری ئەوە ببن کە یەکتری قبول بکەن، لە مامزەلالەوە فێری بن کە بەرژەوەندی حیزبەکانی بەڵام کاک لوقمانیانی ئەو یەکێتیەکانی نیگەران کرد بەڵام وێنێ و پێرێ لە مێدیای فەرمی پارتی بە جۆرێک مەسەلەن دەستیان برد بۆ باسکردنی ناڕاستی سەرۆک مامزەلالیش مەسەلەن ئەمە یەکێتیەکانی زۆر نیگەران کرد لە دڵەوە نیگەران کردو. مەسەلەن کەسێک دانیشتۆ پرسیارەکە لە مەکتەب سیاسیەک قەڵەمەکەشم لێ کەوت پرسیارەکە لە مەکتەبی سیاسێک ینی دوجار ئەڵێ سەرۆک مامزەلال هاتە سەر ڕێگەی ڕاست، ینی سەرۆک مامزەلال لەکوێدا لە سەر ڕێگەی هەڵەبووە تا مەسەلەن بێژەرێک جورئەت بەخۆی بدا مێدیایەک مەسەلەن حەزبێک ڕێگە بەخۆی بدا کەسێکی وەکو خوا لە خۆش بە سەرۆک مامزەلال بڵێ کە هاتە سەر ڕێگەی ڕاست. بۆ وەڵامی ئەمە میدیاکارێک کە ڕەنگە هیچ لە مێژوو نەزانێ ڕەنگە کەسێکی کەم ئەزبوون بوو بێت، من پەیام و وەڵاممان بۆ ئەوەیە پێشتر قسەم کرد ئەبێت لە مامزەلالەوە ئەوانە فێری یەکتری قبولکردن بن. بەڵێ ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان هێندە شانازی بە مێژووی مامزەلالەوەکەین، سەرمان بەقەد ئەرز و ئاسمان بەرزە بە مێژووی پڕ سەروەری سەرۆک مامزەلالەوە کە قوربانی بەخۆی و دەستی لەسەر نەفەسی خۆی داناوە، قوربانی بەشێک بە بەرژەوەندی حیزبەکانیشی داوە لە پێناوی یەکخستنی نێوماڵی کورد. ئەمە نەکنەنجینە، ئەمە گەورەترین سەروەریە لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێمە هەمیشە شانازی پێوەکەین، هەمیشە ئێمە شانازی بەو ڕۆژانەوە ئەەکەین کە خەڵک ناتوانێت ئەوە بکە. ئەو ڕۆژەی مامزەلال لە برایم خەلیلەوە هات ئاگری شەڕی ناوخۆی کوژاندەوە کە ئەمە مێژوویە کە ئێمە بەقەد ئەرز و ئاسمان سەرمان پێبەرزە. هێزی تر ئەبێ لە مامزەلالەوە فێر بێ هەمان ئەزمون دووبارەکاتەوە. خەڵکی کوردستان چاوی لەو بەڕێزانەیە لە زیاتیەوەی نەقد بگرن، هەمان ئەزمون و هەمان ڕێچکە بگرن، بۆ ئێمە چاومان لێ بووە بە هەمان نەفەس کار بکەن. لەسەر ئەوساشە سەرۆک باپەڵ چەندین کۆبوونەوە، چەندین سەردانی جیات، چەندین مبادرە، چەندین دەستپێشخەری کرد، دەستپێشخەریمان کرد لێتان ناشارینەوە بۆ ئەوەی دۆخی هەڵبژاردننی سەرۆک کۆماری عێراق کە پشتی کوردە و لەناو کوردیش ئیستحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستانە نەگاتە ئەم ڕۆژە. لێتان ناشارینەوە دوای ئەوەی ئێمە تەکید بووین لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەم سۆگەری بە 100% سەرۆک کۆمار پشتی یەکێتی و یەکێت کاندید یەکێتی نیشتیمانی کوردستان سەرەکەوێ لە هەڵبژاردن
پەیاممان بۆ برایانمان لە پارتی دیموکراتی کوردستان نرد وتمان کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان سەر ئەکەوێ بەم سۆگەری بەڵام لە پێناوی یەکڕیزی نێوماڵی کورد لە پێناوی ئەوەی کەوا ئێمە دوو هێزی سیاسی قەدەری ئەم وڵاتەوەیە کە ئەبێ ئێمە بەیەکەوە بین و بەیەکەوە مەسئولیەتی ئەم وڵاتە هەڵگرین با هەوڵ دەین مەخرەج و دەرچەیەک بدۆزینەوە بیکەینە کاندیدی هاوبەش کاک نزار لە نێوان یەکێتی و پارتی و کاندیدەکەی پارتیش پاشەکشەی پێ بکەن بەشێک لە قیادەی پارتی ڕازی بوون بەڵام ئەمانە بۆکو پێویست گویان لێ نەگیرا و دوازر سیاسەتی عینادی و کە لە ڕقی بەکار هات تا سەرنجامەکەی بەمەگەیشت ئێستاش کە سەر و کۆمارە بژارە پیاوێکی یەکێکە لە سەرکردە تێکۆشەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی وەک مەسەلەیەک یاڵێن خۆ کەعبە نەڕووخاوە سەر و کۆمار کووردە ئەمریکا مامەڵەی لەگەڵەکە دنیا مامەڵەی لەگەڵەکە بەریتانیا مامەڵەی ئەمریکا و ئێران شەڕیان هەردووشیان پیرۆزبایی لیەکەن کەچی هێژێکی سیاسی بەیان دەرەکاڵێ مامەڵەی لەگەڵ ناکەم من پێم وایە سیاست بە عینادی و بەکە لە ڕقی بەیاخیبوون ناکرێەوە ئەمە سەرنجامێکی باش چاوەڕوانی هەرێمی کوردستان و دام و دەستگا دەستوریەکانی هەرێمی کوردستان ناکە جەرگمان دێشێت چووکە ئێمە بیرمان نەچێ ئێمە ئەمانە خۆمان بە خاوەنی ئەم ئەزمونە ئەم دام و دەستگا دەستوریان نازانین چووکە ئێمە قوربانیمان داوە ئێمە خوێنمان ڕشتووە ئێمە خەباتێکی دوور و درێژەمان کردووە لە پێناوی دەستەبەرکردنی جێژکردنی پایەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە ئاسانی قبول ناکەین ئەمانە زەرریان پێ بگە بۆ ئێمە چاومان لێیە هێزی بەرامبەریشمان بە هەمان نەفەسی یەکێتی نیشتیمانی کوردستان بیر بکاتەوە بین مەسلحەتی گشتی میلەتەکەمان بخەینە سەروی مەسلحەتی حیزبی بەیەکەوە بێ باش مەسئولیەتی ئەم خەڵکە هەڵبگرین ئەم خەڵکە لە دۆخێکی سیاسی دۆخێکی دەرونی ناسەقامگیردایە موسە لە کاتی خۆی نایە خزمەت گوزاری لاستی پێویست نییە پارەی کارەبا گرانە خزمەت گوزاریەکانی تر بەکەرتی تایبەت کراون گرانن و بازار گران بووە خەڵک بژێوی ژیانی قڕز بووە لە جیاتی ئەوە بم ببین بیر لە چارەسەرکردنی ئەم دۆخانە بکەینەوە ئاوڕێک لە میلەتەکەی خۆمان بدەینەوە دێن بەیان دەرەکەن هێزێکی سیاسی دیاری کرا و ئێمە مامەڵە لەگەڵ سوارە کۆمار نەکەی قابل لەسەر و کۆمار پەچی لە کەسەرەوە کەت بێکە هێزێکی سیاسی مامەڵەکاننا خۆ ئەزمموی ساڵی ڕابردوش لە یەکێک لە خولەکان وتیان مامەڵە لەگەڵ سەر و کۆمار ناکەین چی لە دۆخە گۆگۆڕە سەر و کۆمار لە ساستی عراق پارێزەری دەستورە و نوێنەراتی خەڵکی کوردستانەکە و ئیشوکارەکانی خۆیەکە بۆیە ئەم کوردبینیە لە سیاستدا من پێم وایە هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە ومێدەوارم کە تەڕەفی بەرامبەریش بەخۆی دابچێتەوە بە زووی بێتە سەر ڕێگا ڕاستکەکەی ئەوەیە کە یەکتری قبول بکەین ئێمە بەیەکەوە دابنیشین کێشە و گرفتەکانمان بە دیالۆگ و بە باشتیانە چارەسەر بەڕێز کاک لوقمان دۆناڵد ترامپ باسی لەوە کرد کە چەکمان داوە بە کوردەکان ئەو بابەتە زۆر قسەی لەبارەوە کرا دوجار سەرۆک بافڵ لەگەڵ مێدیایکی بەڕێتانی قسەی کرد ئەمڕۆ کەسێک بە ناوی وتەبێژی حکوومەتەوە قسەی کردووە دەڵێ حکوومەتی ئەمە لەگەڵ دوو ئیدارەین و خەڵکانێکی دەیانەوەی دوو ئیدارەی دروست بکەن و ڕاگەیەنەکانیان ڕاستپاردۆ بۆ ئەوی تۆمەت دروستکەن و ئەمانە لەو بابەتەدا ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ نێتێکتان هەبوو بۆی دوو ئیدارەیی یان ڕاگەیاندەکانتان ڕاستپارد بێت ئێمە لێرەین یعنی بۆ ئەوی تۆمەت بۆ پارتی یان بۆ پارت دروستکەین دوجار ئەم کەسە بە ناوی حکوومەتەوە قسەی کردووە وتەبێژی حکوومەت بەڵام بابەتی چەکەکان زۆر قسە و باسی لەسەر کرا ئەمە بابەتێک ئەمریکا باساغی کاتەوە ئەوی کە سەرۆک بافڵ باسی کردووە و لێدوانێکە بەڕوون و ڕوانی ئەوی کە پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەیە بەشی خۆی وەڵامی داوەتەوە بەڵام سەبابەت بەو ڕاگەیەنراوەی باسکەی جارێ ئەو حکوومەتە کاربەڕێکەرە حکوومەتی کاربەڕێکەر سنوورەکەی خۆی یەجگار تێپەڕان بۆی حکوومەتەکە خۆی کاربەڕێکەر هەبی وتەبێژ چییە من نازانم یانی شتێک هەبێ بە ناوی وتەبێژی حکوومەتی کاربەڕێکەر وام حکوومەتەیەک لە مشکلەکانی ئەم کابینێ ئەوە بووە ئەوەندەی کاری کردووە لەسەر قوڵکردنەوەی ناکۆچی لە نێوان هێزە سیاسیەکان بە دیاریکراوی لە نێوان یەکێتی و پارتی ئەمەندە کاری نەکردو بۆ تەبایی و بۆ ئاشتەوای نزیککردنەوە هەمیشە ئەگەر گرفتێکی سیاسی ڕوئەدا کە حکوومەت مەفروزە کاری ئەوەیە خزمەتی خەڵکی کوردستان بکە وتەبێژ ئەگەر هەبێ کە ئێستا کاربەڕێکەرە نییە بەڵام بابێ وەڵامی داوە داخوازەکانی خەڵک بداتەوە لەسەر کێشەی کارەبا و گرانی کارەبا لەسەر خزمەت گوزاری لەسەر عەدالەت لەسەر خزمەتکردنی خەڵک بەبێ جیاوازی با لەسەر ئەوە بێ قسە بکە نەک لەسەر قوڵکردنەوەی ناکۆچی سیاسیەکان یەک لە مشکلەکانی ئێمە لەو کابینەیە ڕابردوو کە هەبووە و تێڕوانین و تێبینیەکی جدیش بوو و لە کۆبوونەوەکانی ئێمە نەمان شاردتەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە کۆبوونەوەکان باسمان کردووە ئەم کابینەیە ئەوەندەی کاری بۆ قوڵکردنەوەی ناکۆچی و
نانەوەی تۆی دووبەرەچی کردووە ئەمەندە وەکو حکوومەت و دەوڵەتداری کاری نەکردووە بۆیش ئێمە سەرەتا بەر لە بابەتی پۆستەکان وتمان بازارێ بین ئێمە قسە لەسەر کارنامە بکەین بازارێ دیدگای هاوبەش بۆ حکومڕانی ئایندە بنووسینەوە ئەو کات بێن قسە لەسەر پۆستەکان بکەین لەسەر ئەم بنەمایە بەداخۆم حکوومەتە بەردەوامە لەسەر ئەم حکوومەتە کاربڕێکەرە بەردەوامە لەسەر تعبیرەکە لە قسەی ئەو کەسە تعبیرەکە لە هەموو حکوومەت کێچێتیشی تێدایە و گۆڕانی دانا بە هیچ حکوومەتێکی ئیتیلافیە پێک دێ لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی و بزوتنەوەی گۆڕان بۆیە ئەمە ئەتوانێت بە ناوی بەشەکەی خۆی لە پارتی قسە بکەگەنە بە هیچ شێوەیەک ئەمە تعبیر لە حکوومەت نەکەەوە من ناشمەوە وەڵام دەمەوەکو باسم کرد چونکە حکوومەتەکە کاربڕێکەر و لە ئەسڵدا وجودی نەمایەوە ئەو ممارەسەی دەسەڵاتەی ئەەکە بەشی زۆری بەنایاساییە کە ئەگەر بەیانی دوو بەیانی ڕەنگە تێبینی سکاڵایە کە بێ بەشی زۆری ئەو بڕیارانە شەڵۆشێنەوە کەم حکوومەتە کاربڕێکەرە بەنایاساییەندە زۆر باشە کەواتە بابەتێکی تر هەیە بەڕێز کاک لوقمان وەردی بۆ پێکهێنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە مادام حکوومەتەکە کاربڕێکەرە و تەنها دەتوانێت چەند کارێک بکات بەچی گەیشت ئەو مەسەلەن ئەو دروستبوونی کابینەیە بۆ پێک نایەت بۆ دروست نابێت وەڵا بە هیچ دەگەیشت ئێمە لە ڕاستیدا بە هیچ نەگەیشت هەوە بڵین ساڵێک و 5 مانگە ئێمە گفتوگۆەکەین لە دوای تەواوبوونی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان سەرەتا وەک باسم کرد لەبەر ئێمە تێبینی ێجگار زۆرمان هەبووە زۆر زاریش ئێمە لە بەرنامەکان باسمان کرد من نامەوێت بێمەوە سەری کەم حکوومەتە حکوومەتی سەرتاسەری نیە حکوومەتیی یەکگرتو نیە و حکوومەتێک نییە کار بە هاوسەنجی بکات بە شێوازێکی هاوسەنگ خزمەتگوزاری بە تەواوی شار و شارۆچکەکان بکە و ئەمە ئەوەندەی کار بۆ لێکترازاندنی نێوان هێزە سیاسەکان بە دیاریکراوی یەکێتی و پارتی کردی ئەوەندە هەوڵی نەدایە بێتە عاملی خێر و ڕۆڵی خێر بژێڕێ بۆیە لەسەر کارنامەی هاوبەش دیدگای هاوبەش ڕێککەوتین بەڵام دیدگای هاوبەش ئەگەر لە پۆستەکانیش هاوسەنجی نەبێت دیدگای هاوبەش جگە لە وەڕقەیەک شتێک نامێنێتەوە چکە بیرمان نەچێ ئێمە لە خۆلی ڕابردوو لە پەرلەمانی کوردستان دەنگمان بە کارنامەی حکوومەتدا وەکو کارنامە وەکو وەڕقەی خوێندرایەوە هیچ عیبی نەبوو بەڵام کە هاتن جێبەجیان کرد پێچەوانەکەیان جێبەجێ کرد بۆیە ئێمە چووینە گفتوگۆوە لە ڕاستیدا ئێمە لەسەر زۆربەی هەر زۆری خاڵەکان ڕێککەتین وێمە داوامان کرد کە سەرۆک کۆمار پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە حکمی ئەوەی سەرەتای گفتوگۆکان پارتی داوای سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی کرد وتمان سەرۆک کۆماریش پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە فەرمون ئێوە لە بابەتی سەرۆک کۆمار من هاوڵاتیان ئەمەوێ هاوڵاتیانی خۆشەویست حکم لەسەرەوە بدەن مادام پارتی لە هەرێم سەرۆکی حکوومەتیەوە و سەرۆکی هەرێمیەوێ سەرۆک کۆمار پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمە بەر لە هەڵبژاردننی سەرۆک کۆمار و لەسەر وەزارەتەکانیش ئەکسەریەتی ڕێککەتین وەزارەتی ناوخۆمایەوە خۆتان زانین پارتی لەسەر تاکە وەزارەتی ناوخۆ کۆی گفتوگۆکانی هەڵوەشاندەوە نهاتە پێش لەگەڵ ئێمە لەگەڵ ئەوەشدا ئێمە هەنگاوێکی ترماننا بەر لە هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەمە زانیاری و معلومەیە بۆ هاوڵاتیانی خۆشەویستیش بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان بەر لە هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەو ڕۆژەی کە سەرۆک کۆماری تێدا هەڵبژاردن جارێکی تر داوامان لە پارتی کرد کە فەرمون وەرن سەرۆک کۆمار بەم سۆگەری هی ئێمە کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرەچێت وەرن بابین لە فراکسیۆنی پارتی دابنیشین کاک دکتۆر فواد پاشەکشە بکات و کاک نزار ببێتە کاندیدی هاوبەشی یەکێتی و پارتی وەڵامی نەبوو پێتان وتوانی ئەوەتان پێوت ئەمە بکەینە هەنگاوێک تازە ئێوە هە دەرناچن کاندیدەکەتان هەر دەرناچێ هەر سەرکەوتو نابێ بەڵام یەکێتی بۆ یەک ریزی لەگەڵ دەستشکاندنەوە نییە بۆ یەک ریزی بۆ تەبایی بۆی وای پیشاندەین کە ئەم کاندیدی هەردوو لامانە ئێمە ئامادەی فراکسیۆنی هەردوو لامان لە فراکسیۆنی پارتی کۆبینەوە بە کاک دکتۆر فواد پاشەکشە بکات لە مەسلحەتی کاکنزار و کاکنزارەکەینە کاندیدی هاوبەشی کورد و ئەچینە ناو هۆڵی پەرلەمان و هەڵبژاردنەکەشی مسۆگەر بووە ئەوەشمان کرد وەکو مبادرە ئەمە ئەبێتە هەنگاو ئەگەر ئێوە ئەوە بکەن ئەمە ئەبێتە هەنگاو و دەستپێچێکی باش بۆ ئەوەی دوای پرۆس بابەتی سەرۆک کۆمار بین لە هەرێمی کوردستانیش گفتوگۆیە چەند هەنگاوێک چینە پێش بارەستەی پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان تەمان وەڵامیان نەبوو دیسان تاکی دەکەمەوە چەند کەسێک ئەتوانم ناوەکەیان هەیە و ڕەنگە بەشێک لە خەڵکیش بزانێت کە ڕۆڵیان هەبوو لە نێوانی هەردوو لاماندا و سەرۆک بافڵەوە بە دیاریکراوی قوبا تاڵەبانی ڕۆڵێکی گەورەی بینی لەوەیکەوە هەوڵدا ئەم لێک نزیکردنەوە بکەین بەڵام پارتی وەڵامی نەبوو ئیتر هاتنن پەرلەمانتاران چوونە ناو قاعە و دەنجێندا و کاکنزار بۆ سەرۆک کۆمار
دوای ئەوە یەکسەر ڕەتفعلیان هەبوو بەیان دەرەکان ئێمە احتراف ناکەین کاکە تۆ هێزێکی سیاسی تۆ چۆن شەرعیەت بەخۆ دێ بڵێ من مامەڵە لەگەڵ سەرۆک کۆماری دەوڵەتێکی عێراق ناکەم کە خۆت ناچاری شایستە و بودجە و موچەی خەڵکی کوردستان لەو حکوومەتە داوا بکەیت ئەمە چەندی بەچەندی سەرڕایەوە دێ لە بڕی ئەوە تووشی بەرچەکرددارێ بۆی ئێمە گفتوگۆکانمان لە ڕاستیدا پێش قۆناغی هەڵبژاردننی سەرۆک کۆمار قۆناغێک بووە دوای هەڵبژاردننی سەرۆک کۆماریش قۆناغێکی ترە کە ئێستا ئێمە هاوپەیمانێتیەکمان هەیە ڕێکەوتنێکمان هەیە لە نێوان ئێمە و فراکسیۆنینەوەی نوێ کەسی وەشکورسی ئێستاش ئێمە بڕوای تەواومان وایە کە قەدەری ئەم وڵاتەوەیە ئەبێ یەکێتی و پارتی بێکەوە مەسئولەتی ئەم وڵاتە بێ بەڕێوە بن ئەبێ بێکەوە ڕێککەوین ڕێگا دروستەکە ئەوەیە سیاست بە عینادی و کە لە ڕقی ناکرێ سیاست بە پەرچەکردار ناکرێ سیاست واقع بینانەیە و ئەمری واقع و ئەبێ یەکتری قبول بکەین بین لەسەر مێزی گفتوگۆ دابنیشین ئێمە هەدوو هێزی سیاسین هاوپەیمانیمان هەیە بەیەکەوە ئیستقرار لە هەرێمی کوردستان دروستە بێ بە 38 کورسی ئەوش 39 کورسی هەیە دەین پۆستەکانی هەرێمی کوردستان دابەشەکەین و حکوومەتێکی بنکەفراوان پێکدینین لە پێناوی تێپەڕاندنی قەیرانی سیاسی قەیرانی دارایی و دەستەبەرکردنی سەقامگیری سیاسی و دارایی لە هەرێمی کوردستان بیریشمان نەچێ ئەگەر ئێستا دەست بە گفتوگۆ بکەین ڕەنگە 3 مانجی تری بووە تا ئێمە حکوومەت پێکدین ئەم حکوومەتە ڕەنگە تەمەنی 2 ساڵ حکوم بکات چکە ساڵێک و 5 مانگ ڕۆیوە 2 ساڵ حکومەکە لەم 2 ساڵەدا ئێمە بالانی کەم تەباییەک دروستکەین ئەگەر دڵسۆزین بۆ نیشتیمان ئەگەر دڵسۆزین بۆ خەڵکی کوردستان ئەمە ڕێگا دروستەکەیە بەڵام پارتی بۆ نایکە بۆ نایکە کاک لوقمان پرسیارەکە بۆ نایکە يعني ئێستا لەبەرەوەی کێشەی ئەوەی هەیە کە لەسەر ژمارەی کورسیەوە هاوپەیمانێتێکتان هەیە لەگەڵنەوەی نوێ منیش کورسین بنەوەی نوێش هێزێکی نیشتیمانیە و هێزێکە چۆتە چێبەرچەی پەرلەمانی کوردستان و 15 کورسی بەدەست هێناوە و ئامادەیە بێتە حکوومەت و لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هاوپەیمانێتێکمان پێکهێناوە ئێمە دەین بە 38 کورسی مامەڵاکەین بۆ نایکە خۆ تۆ نابێت لە وڵاتە پێتوابی کۆی دام و دەستگا دەستوریەکان مڵکی هێزێکی تایبەتن هێزێکی سیاسی دیاری کراون بۆی ئەو عینادی و کە لە ڕقیە و ئەم هەڵگەڕانەوەیە لە خەڵکو و لە پرۆسەی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستان بەداخەوە ینی بەنیگەرانیەوە ئەڵێم کە من تا ئێستاش ناومێد نین ئێمە سوورین لەسەر ئەوەی کە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێت دەست بە گفتوگۆ بکەین بۆ پێکهێنانی حکوومەت بەڵام ئاکامەکەی بەداخەوە لە مەسلحەتی ئێوە کاک لوقمان ئێوە گەر بەو 38 بە 39 کورسێ بچنە دانوستانەوە پارتی پێشوازی لێ بکات ئەو خۆیڵە تا ئێستا پێشوازی ناکەم مەسەلەن ینی سەقفی داواکاریەکانتان بەرزترە بێ ینی یەکێک لە سەرۆکاتیەکانتانەوێ کۆی باسەکرێ ئێمە ئەچینە گفتوگۆ ئەمە پەیوەندیە بەو وەڕقەیە کێشێتی نیشتیمانی کوردستان ئامادەیەکە هێشتا زووە ئێمە بڵین بە نەکەوینەوەی وەڵام ئەوەمانەوەمان ناوی وەفدێک پێک دێت و ئەکیل وەڕقەیەکی تازە ئێمە ئەچینە گفتوگۆ بۆیە دەبێت پاپیا ینی هێزی بەرامبەریش سەرچێشی نەکە بیرمان نەچێ ئێمە کاتی خۆشی لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان ناکۆچی لە نێوانماندا هەبوو ئێمە کۆمەڵێک گفتوگۆمان کرد لەسەر قانونی هەڵبژاردنی هەرێمی کوردستانیش زۆر تکامان کرد زۆر ڕزامان کرد زۆر گفتوگۆمان کرد زۆر نەرمیشمان نوار کاکە بەیەکەوە با ئێمە ئەمە بابەتێکە ڕەهەندی نیشتیمانی هەیە پارتی ملی نەدا سەرنجام بینیت لە محکەمەی فیدراڵی بڕیار دەرچوو قانونی هەرێمی کوردستان گۆڕا کورسی پێکاتەکان کەم کرایەوە و هەرێمی کوردستان کرا چەند بازنەیەک و کۆمیسیۆنی عراقیش سەرپەرشتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانی کرد بۆیە لە ئێستاشدا کە قسە و باس لەسەر کاراکردنەوە و یان بەگەڕخستن و بەگەڕنەخستنی پەرلەمانی کوردستانەکرێ ئەم پرۆسەیە ئەم بابەتە ڕەهەندێکی نیشتیمانی هەیە ئەمە تایبەت نییە بە هێزێکی سیاسی دیاری کراو ناکرێ پارتی بە تەنها بیەوێ پەرلەمانی کوردستان هەڵبژاردن بکەمەوە و نەیکەمەوە هەڵ پەرلەمان هەڵوەشینەوە یان هەڵینەوەشینەوە ئەم بابەتەش دیسان ڕەهەندی نیشتیمانی هەیە ئەبێ کۆدەنجی باشە یەکێک لە پرسرای پەیوەندەکانی پارتی ئەڵێ ئەمە کاک لوقمان ئەڵێ یەکێک لە بژاردەکان بژاردە یەکەم ئەوەیە کە داواکەین هەڵبژاردن دووبارە بکرێتەوە یەکێتی بۆ قسەی چییە مەسەلەن پێی وایە ژمارەی کورسەکانی یەکێتی کەمەکهینەوەی نوێ کەمەکە بۆیە وەختە ئەتوانن حکوومەت پێک بێنن ینی ئیلا دەبێت پارتی کورسی زۆر بێ ئینجا حکوومەت پێک دێت ینی دوای ئەوە لەسەر هەڵشانەوەی پەرلەمان ئەم پەرلەمانە کە بەدەنجی خەڵک بۆ چۆن چۆنیە جارێ
بابەتی هەڵبژاردن و هەڵنەبژاردن بابەتێک یەکێتی نیشتیمانی کوردستان بەخۆی حیزبی هەڵبژاردنە. ئێمە لەو ڕۆژ هەڵبژاردن تەواو بۆ ئێستا کارەکەین بۆ ڕێخستنەوەی ئۆرگانەکانمان و خۆ ئامادەسازی لەگەڵ خەڵک بۆ ئێمە بە هیچ شێوەیەک قەت لە هەڵبژاردن ناترسێ یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵام ئەم پرسە ڕەهەندێکی نیشتیمانی هەیە، ئەمە بە تەنها پارتی ناتوانێت قەراری لەسەر بدا. ئەمە ئەبێ کۆدەنجی لەسەر بێ، ئەمە هێزە سیاسەکانی تریشە بێ، یەکێتیش ناتوانێت بە تەنها قەراری لەسەر بدا. ئەمە بابەتێکی نیشتیمانیە بێ کۆی هێزە سیاسیەکان بێکەوە قەراری لەسەر بدەن، بسازێن لەسەرەوەی ئایا پەرلەمان حجزەی هەڵوەشانەوەی پەرلەمان و پێکنەهێنانی پەرلەمان لە چییە؟ وەکو تۆڵە ئیلا دەبێت پارتی کورسی زۆر بێنێ ئەو کات ئەمە هەڵبژاردنێکی دروستە؟ ئەمە نابێ، ئەمە ڕوونادا. دوایگە هەڵبژاردنیش کراوە، هێزێک دوو کورسی کەم کردیان زیادی کرد، دیسانە بێمە بەیەکەوە دامشین ئەم حکوومەتە بەیەکەوە پێک بین. ئەمە مەسئولیەتێکی گەورەی نیشتیمانیە لەسەر شانمان. ئەم خەڵکە ماندی بوو، هیلاک بوو، خەڵک بڕوان پێ بکە کەس حەزی لەم شەڕە دەمدووکەی ئەعلامیە نییە، کەس حەزیشی لەوە نییە لەسەر وەزارەتێک و لەسەر پۆستێک و چەند پۆستێک تۆ پرۆسەی لە سیاسی لە هەرێمی کوردستان تووشی گرفت بکەیت. بۆیە سەرکێشی و عینادیکردن دەرەنجامێکی باشی نابێ. بۆیە پەیامی یەکێتی نیشتیمانی کوردستانەوەیە. ئێمە ئەبێ لەسەر مێزی گفتوگۆ و دانوستان دابنیشین کە بەداخەوە کە ئێستا ئەمە قسەیەکەین نەتوانم بڵێن بەداخەوە، پێمان ناخۆش ئێمە هیچ پەیوەندیەکی سیاسی لە نێوان یەکێتی و پارتیدا لە ئێستادا نییە. بەڵام ئێمە تەمەنای ئەوەکەین کە لە نزیکترین کاتدا بەیەکەوە دابنیشین وەفدەکان و گفتوگۆ بکەین لەسەر پێکهێنانی کابینەی تازەی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوازێک، کابینەیەکی سەرتاسەری هاوسەنگ لە پۆستەکان و دابەشکردنی پۆستەکان لە کۆی جومگە هەستیارەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان، کابینەیەکی خزمەتگوزاری سەرتاسەری هەرێمی کوردستان کە جیاوازی و زیاکاری نەکا لە نێوان شار و شارۆچکەیەک، بودجە ساڵانە بێتە پەرلەمانی کوردستان و پەسەند بکرێ و بە عەدالەت و بە دادپەروەرانە دابەش بکرێ بەسەر سێکتەرە جیاوازەکان و تەواوی شار و شارۆچکەکانی کوردستان. فەرموون با گفتوگۆ بکەین لەسەر ئەم بنەمایە، با حکوومەتێک پێک بینین لەو دوو ساڵەی ماوە بتوانین سەرەتایەکی باش لە پێشکەشکردنی خزمەتگوزاری پێشکەشکردن. حکوومەتیش ئەرچی خزمەتکردنی خەڵکە، نەقوڵکردنەوەی ناکۆچی سیاسی لە نێوان هێزە سیاسیەکان. بەدەر لەوە یەکێتی بە هیچ جۆرە حکوومەتێک ڕازی ئەبێ وەکو حێزێکی سیاسی یان هاوپەیمانەکەی کە لەگەڵنەوەی یەکێتی تەنها بە حکوومەتێک ڕازیە بێ، حکوومەتێک هاوسەنجی لە دابەشکردنی پۆستەکاندا لە جومگە هەستیارەکاندا، حکوومەتێکی سەرتاسەری خزمەتگوزار، حکوومەتێک خاوەنی بودجەی ساڵانەی بێ و داهات لە یەک خەزێنە کۆ بکرێت و بە یەکسانی دابەش بکرێت بەسەر شار و شارۆچکەکاندا، و حکوومەت دامەزراوە دەستوریەکان پەرلەمانی کوردستان ڕقابەی بکات، دامودەستگا دەستوریەکان دامودەستگای دەستوری خەڵکی کوردستان بن دوور بخرێنەوە لە دەستێوەردانی حیزبی. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە پەیامەتی لەسەر ئەم بنەمایە ئێمە چینە گفتوگۆ فەرموون بۆ پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەگەر نیەتەکە بێتوانین لە یەک هەفتەدا ئێمە ئیتفاق بکەین، چونکە نیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان نیەتێکی پاکە بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان. ئەگەرەوە نەبوو پارتی سوور بوو لەسەرەوەی هەڵبژاردن دووبارە کاتەوە؟ ئاخر ئەمە بە سووربوون نابێ، ئەمە وەکو باسم کرد پەرلەمان لە چەند حاڵەتێکدا هەڵەوە شێجارێ، ینی بەپێی قانونی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان و ژمارە مادەی 10 بڕگەی 4 لە 4 حاڵەتدا پەرلەمانی کوردستان هەڵەوەشێتەوە. حاڵەتێک کە ئەگەر 51 ئەندامی پەرلەمان ئیستقالیان کرد پەرلەمان هەڵەوەشێت. لە حاڵەتی دووەمدا ئەگەر دوای ئەوەی کە سەرۆکی هەرێم بانگەشەی دانیشتنی یەکەمین جەلسەی پەرلەمانی کوردستانەکە ئەگەر نیساب 51 کەس ئامادە نەبوو سوێند بخوا کە ئێستا هەمویان سوێندیان خواردووە و جەلسەکەش بەکراوەی ماوەتەوە، لە حاڵەتێکی دەردا ئەگەر لە سێ جار لە دوای یەک پەرلەمان متمانەی نەدا بە کابینەی ئەنجومەنی وەزیران کە ئەمەش کابینەکە تا ئێستا پێشکەش نەکرا. حاڵەتی تر ئەگەر قانونی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان گۆڕا و کەمتر لە 6 مانگ مابوو خولی پەرلەمان تەواو بێ و کات سەرۆکی هەرێم دەسەڵاتەیە کە پەرلەمان ئەمە لە ڕۆی یاساییەکەی هەڵبژاردننی پێشوەختە بدا. ئەمانە نییە، تەنها یەک ڕێگایە 51 ئەندامی پەرلەمانی کوردستان ئیستیقالە بدا بۆی پەرلەمان هەڵبۆشێت. من نازانم چ ڕێگایەک و چ ڕێگایەکە گرنەبەر، بەڵام دیسان ئێماڵین ئێمە لە هەڵبژاردن نابترسین، هەمیشە ئێمە ئامادەین بۆ هەڵبژاردن، بەڵام بابەتی پەرلەمان وەکو موسسەیەکی نیشتیمانی ئەمە بابەتێکە ڕەهەندێکی نیشتیمانی هەیە، پەیوەندیدار نییە بە تەنها بە پارتی بەڵکو پەیوەندی بە تەواوی ڕای خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان و ئێمە دەبی ڕێکەوتنی لەسەر بکرێت کە تا ئێستا پرسێکی وا جگە لە ئیعلام باسی لێوە نەکراوە. پێت وایە خەڵکی کوردستان ئەگەر قسەیەکە بەڕای من ئەگەمە بابەتێکە بۆ کارتی فشار فڕائدرێ
و یەکێتی نیشتیمانی کوردستان گوێی لەم بابەتانە نییە ئەم کارتانە فڕە نەدرێ باشترە ئەگەر بابەتەکە نیەتەکەیانەوەی ئێمە بین بەیەکەوە فەرمونون بابین بەیەکەوە دابنشین و حکوومەت تەشکیلکەن کە ئێمە ڕێگا دروستەکەی خەڵک کاکە ماندی بوو هیلات بوو باش کاک لوقمانەی گەر هەڵبژاردن کرا ئەم جارە خەڵک خراپە بۆن منم جارێکێتی بڵێ وڵای خۆمش کورسەکانی خۆم بەدڵنی ینی هەتا هەر هەڵبژاردن بکەین ئەنی سوودی بۆ خەڵکی کوردستانی وڵای هەڵبژاردنە ئێمە یەکێتی هەموو خەڵک مێژوو یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەزانێ یەکێتی قوربانی بەخۆی داوە لە پێناوی سەقامگیری لارێنی کوردستان کات خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان حکوومەتێکی بەکامل لە سلێمانیەوە هەڵوەشاندەوە هینای لەگەڵ حکوومەتی هەولێر یەکی گرتەوە بۆ ئەوەی ڕزگارمان بێ لەوەی دوو ئیدارەیی ئەمە قوربانیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بەڵام ئایا ئەم حکوومەتی ئێستا ئەوەی کە ئێستا بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە گوزارێ ئایا ئەمە حکوومەتی سەرتاسەریە ئایا حکوومەتە زیاکاری ناکە ئایا هاوڵاتیەک ئەتوانێت کار و کەسە بەشێت دەستکەوێ گەر وەلای بۆ هێزێکی سیاسی دیاری کراو نەبێ ئایا دام و دەستگاکانی حکوومەت بۆ هەموو خەڵکی کوردستان بێکسانی واڵان و مامەڵیان لەگەڵەکە بێگومان من وەزانم و هاوڵاتیەکی بێلایانی سەر زیاتر شەزانی کە نەخێر بۆ یەکێتی مەرجی ئەوەیە کە حکوومەتەکە حکوومەتێکی سەرتاسەری بێ و لایەنە براوەکانی و لایەنە بەشداربووەکانی هەڵبژاردن هەمویان بەیەکەوە مەسئولیەتی ئەم خەڵکە و ئەم حکوومەتە هەڵبگرین بەیەکەوە لەسەر ئەم بنەمایە ئێمە ئامادەین بۆ گفتوگۆ پێشمان وایە دیسان دە هەڵبژاردننی تریش بکەین ئەبێ بەیەکەوە حکوومەت تەشکیل بکەین بۆیە ئەمە حقیقەتێکە لای هەردووکمان ڕوون بێ باشتر وایە یاری بە مقدساتی ئەم ملەتەوە ئەو وڵاتە نەکرێت بەردەوامی ئەو دۆخە لە ئەستۆی شێکان بەردەوامی دام بە جۆرە مامەڵەکردنە لە ئەستۆی چێە من بۆ ئەوە ناڵێم پاساو بۆ حیزبەکەی خۆم بێنمەوە بەڵام ئەوەی هۆکار بووە بۆ پێکنەهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان بوو ئەوەی هۆکار بوو بۆ نەسازانمان بۆ پرسی سەرۆک کۆمار پارتی دیموکراتی کوردستان بوو ئەوەی هۆکار بوو بۆ ئەوەی لە کەرکووک دوو ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەبوو تاکو ئێستا پەیوەندیان بە ئەنجومەنی پارێزگاوە نەکردووە پارتی دیموکراتی کوردستان بوو غەریبە سەیرە ینی حاڵەتەکە بڕوان پێ بکەن لای منیش غەریبە پێم وایە لای زۆرینەی ئەندامان و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستانیش ئەم حاڵەتە چی غەریبە ینی ناکرێت تۆ بڵێ سەرۆکی حکوومەتم هەبێ سەرۆکی هەرێمم هەبێ سەرۆکی ئەنجومەنی دادوەریم هەبێ وەزارەتی ناوخۆ و وەزارەتی سامانە سروشتەکان و دارایی و دادگا ئەبێ بۆ من بێ سەرۆک کۆماریش ئەگە بێ بۆ من بێ دەبی بش سازین ئەگە نەش سازین خەتای تووە هێشتیوە هەبووە لە دنیادا ئەخرەمەمە لە فەرهەنگی چۆڵە چ میلەتێکدا شتیوا وجودی هەیە بۆیە یعنی ئەوەی کە ڕوویدایە لە هەرێمی کوردستان بابەتی ناتەبە یەکێتی زۆر هەوڵیدا بیرمان نەچێ ینی ئەم سەردان و دیدارانی ئەم دوایەی جەنابی سەرۆک بافاڵ لەگەڵ جەنابی کاک مەسعود کردی هەموو خەڵکی کوردستان بە ئومێدەوە بوو کە دەرگایە و سەرەتایەکی تازە لە پەیوەندیەکانی یەکێتی و پارتی دەست پێ بکە بیرمان نەچێ بەر لە هێرشی دەست پێکردنی شەڕی ئەمریکا و ئێران یەکێتی کۆمەڵێک مبادری زۆر گەورەی کردکە لە پێناوی یەکێتی و یەکریزی نەک هەر یەکێتی و پارتی تەواوی هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان دروست بێ کە ئەمە بۆ سەرەتایەکی یەجگار گەورە ئەمە نەتوانم بڵێم هەموو خەڵکی کوردستان دڵی خۆشە بوو بەمە بەڵام تێکیاندا ینی تێکیاندا ڕێگەیان نەدا ئەم باست کرد پارتی دموکراتی کوردستان هیچ لە یەکێتی وەرەگرێ من پێم وایە هەموو قیادەی پارتی وا بیر ناکاتەوە بەشێک لە قیادەی پارتی سەرچێشی ئەکا و بەشێک لە قیادەی پارتی هەوڵیاندا ئەم هەوڵی سەرۆک بافڵ لە کۆبوونەوەکانی لەگەڵ کاک مەسعود کە سەرۆکی هەرێمیش ڕۆڵی باش و ئیجابی هەبوو هەوڵیاندا و لەباریان بردو تێکیاندا و لێ نەگەڕان ئەم یەکێتی و یەکریزەی یەکێتی و پارتی دروست بێ کە ئەمە ئەزمموی ڕابردووی بیرەخستینەوە کاتێک یەکێتی و پارتی یەکریز بوون کاتێک کە مامزەلال و سەرۆک مامزەلالی ڕەحمەتی و کاک مەسعود بەیەکەوە بوون توانیان دەست لە مافەکانی گەلی کورد لە دەستوری عێراقدا جێگیر بکەن توانیان هێزی پێشمەرگی کوردستان بێڵنەوە توانیان حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕسمی بناسێنن من پێم وایە ئەگەڕاینەوە بۆ ئەو ئەزمونە بەڵام ڕایەک هەبوو کە ڕێگەیان نەدا و بەداخەوە هەوڵەکەیان لەبار بر ئێستاش کات درەنگ نییە ئێمە پێمان وایە سەرۆک کۆمار ئەم جارەش پشتی کووردە سەرکردەیەکی تێکۆشەری کورد ئەم پۆستەی وەرگتووە کە نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکە ڕاستان دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکە خۆشبەختانەش یەکەم جارە کەسێک لە پارێزگای دوهۆک لە بادینانی خۆشەویست نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکە لە سەرۆکایەتی کۆماری عێراق ئەمە بوایە هەموو هێزەکان پشتیوانی بکەین ئێستاش ئێمە پێمان وایە فرسەت ماوە دەرگا دانەخراوە و
چەند شەڕی علامی بەردەوام بێ چەند تەخوین بکرێ چەند سەنگەر لێک بگرین چەند جار هەڵبژاردنیش دووبارە بکەینەوە قەدەری ئێمە وایە ئەبێ بەیەکەوە دابنیشین لەسەر مێزی گفتوگۆ و کێشەکانمان بە ئاشتی و بە دیالۆگ چارەسەر بکەین چونکە ئەمە ڕێگا دروست و ڕاستەکەیە بۆ خەڵکی کوردستان ئەمە نەهج و نیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک بافڵە ئومێدەوارم خێر و مەند و عاقڵمەندانی ناو پارتی دیموکراتی کوردستانیش زیاتر بێنە پێش بۆ ئەوی زەمینەی جارشتر گفتوگۆ لەباربی و بتوانین لێک تێگەیشتنی باش دروستکەین چونکە مەسلحەتی میلەتەکەمان و گۆڕانکاریەکانی ناوچەکە و دۆخی سیاسی ناوچەکەش ئەومان لێخوازن. بەڵێ بەڕێز لوقمان وەردیەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ ئەو دەرفەتە و بەپێی ئەو ئێستایی کە ئێستا لە سەر شاشەی کورسات نیوزیشەیە پەیامنێری کورسات نیوز ڕایگەیاندووە بەپێی زانیاریەکان لە کۆبوونەوەی ئەم شەوی چوارچێوەی هەمانجیدا بڕیاردرا کە باسم بەدری بۆ پۆستی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق ڕابسپێنرێ. ئەمە هەرچەندە زانیاریەکان فەرمینین تا ئێستا ڕاگەیەندراوی وەکو وەرەقە و کاغەز بڵاو نەکراوەتەوە بەڵام لایەنە شیعەکان لەسەر باسم بەدری ڕێککەوتن دوای مشت و مڕێکی زۆر. ئەوە حکوومەتی عێراقیش پێک دێت و دەبێت چاوەڕێبین حکوومەتی هەرێمیش کەی پێک دێت. ئێمەش لەگەڵ هاوکارانم پانۆرامامان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.